دیمەنی یەکێکە لە قوتابخانە بنەڕەتیەکانی شارەدەی بەردەقارەمان کە دیواری بەشێک لە پۆلەکانی قوتابخانەکە دەرزی بردووە و بەشێک لە زەوی قوتابخانەکە ڕۆچوە و مەترسی ڕووخانی دیواری قوتابخانەکە هەیە و قوتابیان داواکارن لایەنی پەیوەندیدار بەدەمیانە بچێت تا بە دەروونێکی ئارام بتوانن وانەکانیان بخوێنن. سەرەتا بەخێراتنی کەناڵە جوانەکەتانەکەم وەکو قوتابخانەی ڕازی بنەڕەتی پۆلەکانمان دیوارەکانی دەرز و شتی تایە ناتوانین بە باشی دەرز بخوێنین. جاری وایە لە پۆلاین مشک دێت و دەچێت، عەرزەکان درزی بردووە، زۆربەی عەرزەکان کوونە. ئێمەش داواکاریەکەین بۆمان چاکەن. سەرەتا بەخێرهاتنی کەناڵی پەیامەکەم ئێمە ناتوانین دەرز بخوێنین چکار گومانەیە مەترسی لەسەر مەکتەبەکە هەیە بەسەرمانە ئەڕووخە ئیتر هیوادارم حکومەت بۆمان چاک بکات. بەڕێوەبەری قوتابخانەکەش دەڵێت لەبەر مەترسی ڕووخانی دیواری قوتابخانەکە مامۆستایان ئیمزایان کۆ کردوێتەوە کە داوام نەکەن، هەرچەند بەڕێوەبەری پەروەردە هاتوۆتە سەرخەت، بەڵام بە بیانووی نەبوونی پارە تا ئێستا هیچمان بۆ نەکراوە. هەوڵێکی زۆرمان داوە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوە کە مامۆستا بەنازە بەڕاستی هەوڵێکی بێوچانی داوە، بەڵام لە دەسەڵاتی ئەویشانە بودجەکەی تا ئێستا ئێمە دوو جار چەکمان وەرگرتووە، چەکەکان ڕەسیدی نەبووە، پارە نەبووە لە بانکە وەکو خۆی ماوەتەوانێ ساڵی بەسەرا تێپەڕیوە و ئەم ساڵ مەترسیکی زۆر لەسەر قوتابخانەیە بە حەقیقەت، یعنی ئیمزای مامۆستایان بڕیاریان داوە داوامی تیانەکەن. منیش بەڕاستی وەکو هەستێکی نەتەوایەتی وەکو خەڵکی ناوچەکە داواکارم لە مامۆستایان وتومە ئەمە مەکەن هەتا ئەم فتری دە 15 ڕۆژە بزانین چی ڕوئەدا کە گەجبەر بۆتەوە خوا بەوە ڕەحمی کردو لەو کاتەیە هیچ تەلەبێک لەوێ نەبووە. ئەگەر تەلەبێک لەوێ بۆیە دڵنیا بە لەوەی کارەسات ڕووی باە لە دەرسی وەرزشا بوو و براونەتە دەرەوانێ. بۆیە من داواکارم لە بەڕێوەبەری گشتی لە وەزیر لە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژاوە کە خۆی هەوڵێکی بێوچانی دا ئاگادارێک هەموو دۆستەکان و کاک نەژادیش هەم ئاگادارە. من دوو جارم تەلەفۆن بۆ کردو هەر جوابیشی نەدامەتەوانێ، بەڵام وەکو من بیستومە کە جوابی کۆمنتی داوەتەوە گوایە لە پێش سەری ساڵە نۆژە نەکرێتەوانێ پێما بێ وتویانە 18 ملیۆنیشی بۆ داین، بەڵام ئەمە کار لە 18 ملیۆنیان نەماوە بۆ ئەوەی کە بزانن ئێمە لە ناو پۆلەکانە تەختە ناوەستی ئەبێ کەرتە بلۆکی بۆ دانێ شوێنی تایە چاڵە مشکی تیا هات چووەکە جاری وایە قاوقیش دروستە بێ ئەزانم کارەساتێک ڕووداوە کە سیرەکەم تەلەبێ ڕای کردو دەرەوە مشک و جرج و کۆمەڵێشت حەشەرات لەوێ دێنە دەرەوە لەو چاڵانە، ینی دەرز ناخوێنرێ مامۆستاژ ناتوانێت لە بەردەمای بۆردەکانە وای بۆردەکانمان هەمووی بەردەمای بۆردەکان هەمووی لاسەنگە مامۆستا ناتوانێت لێوەی بۆستێ، بۆیە مامۆستایان تیا زروفی تایبەتی خۆی هەیە بۆی هەیە بکەوێ بەیانی من مەسوولیاتە هەڵناگرم تەلەبێک سەری بشکێم مەسوولیاتەکەی هەڵناگرم لەبەرەوەی من بە کتابی ڕسمی ئاگادارم کردوونەتەوە هەم بۆ قایم قامێت هەم بۆ بەڕێوەتی پەروەردەی ڕۆژاوە هەم بۆ گشتی جەنابی وەزیریش لەسەر خەتە بە خۆی ئەزانێ مۆزە. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و بارانبارین مەترسی ڕووخانی دیوارەکانی قوتابخانەی ڕازی بنەڕەتی ڕوو لە زیادبوون دەکات و نازانرێت کەی و چۆن حکوومەتی ماوە بەسەرچوو فریایی ئەم قوتابی و مامۆستایانە دەکەوێت. ڕەوین محەممەد، کەناڵی پەیام، بەردەقارەمان.